ئەم تۆرەمان پەیوەستە بە پەیوەندی نێوان نەخۆش و پزیشکەوە، ینی زۆر کات ئێمە ئەم پەیوەندیە زۆر بە گرنگیەوە سێریەکەین وە لە جیهانیشا ئەمە زۆر بە گرنگیەوە سێریان کرد و ڕۆژێکیشان بۆ دیاری کردەوە ئەم پەیوەندیە خۆی لە چیا بینێتەوە. ڕاستە ئێمە ڕۆژانەوەکو مرۆڤەکان ڕوبەڕووی کۆمەڵێ گرفتی تەندروستیە بینەوە، ڕووەکەینە نێو نەخۆشخانەکان لە نێو نەخۆشخانەکانە لە ڕێگەی پزیشکە بە ڕێزەکانەوە چارە سەر وەرەگرین. هەندێک کات ئەبێ ئەم نەخۆشە بۆ ماوەیەک بمێنێتەوە لە نێو نەخۆشخانەکانە، ئەم ماوەی کامێنێتەوە ئەو پەیوەندی دروستیەکە لەگەڵ پزیشکەکەیە تا چەند گرنگە نەخۆش خۆشی بەشدار بێت لەوەی کە هاوکاری خزمەت گوزاریەکان بکات کە پزیشکەکە و نێو نەخۆشخانەکان پێشکەشی ئەکەن. ئەمەوە کات کە زووترین کات بتوانێت ئەو گرفتی هەیەی تێپەڕی بکات لەوەکەوەی کە زۆر جار نەخۆشێک لەوانەیە پزیشکێکی تایبەتی خۆی هەبێت. لە زۆربەی وڵاتەکانە هەموو کەسێک پزیشکی تایبەت بەخۆی هەیە و پەیوەندیشان هەیە لەگەڵ یەکتاتەوەکو بتوانن تەواوی گرفتەکانی بە شێوازێ پێ لە ڕێی گفتوگۆکردنەوە لە ڕێگەی تێگەیشتنەوە. بەڵام هەندێک جار ئەمە بە دیوێکی ترەکەوێتەوە، زۆر جار نەخۆش پەیوەندێکی خراپی هەیە لەگەڵ پزیشکەکەیە بە شێوازێ لە نەخۆشخانەکان مامەڵاکە مامەڵەیەکی تەندروست نییە. کەواتە ئێمە چۆن بتوانین ئەم متمانەیە یاخود ئەم پەیوەندیە دروستە بە شێوازێکی باش دروست بکەین لە نێوان نەخۆش و پزیشکە و بتوانین کاری لەسەر بکەین بەرەو باشتری بەرین. هەموو کاتێتومانە لە ڕێگەی گفتوگۆ لە ڕێگەی تێگەیشتنەوە نیوەی کێشەکان چارەسەرەکرێت. بۆ ئەوەی گفتوگۆ لەسەر ئەم بابەتە بکەین و ئەزانی کامڕۆ ڕۆژی جیهانی سەلامەتی نەخۆشیشە کە چۆن ئەم ڕۆژە دیاری کراوە، چۆن کاریان لەسەر کردووە و بە گرنگیەوە سێر کراوە. میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئومێد عەلی ماکرۆ پزیشکی نەشتەکەری فریاکەوتن کە بەڕێزیان لە ستۆدیۆ ئامادەیەکە بفەرمێت. دکتۆر فەرموو. بانی باش دکتۆر، بەخێر بێ سەرجان، بەخێر بێ سەرجان، بەخێر بێ بەخێر بێ سەر بەخێر بێ سەرجان، بەخێر بێت. سپاس بۆ ئامادەبوونە دکتۆر، زۆر سپاس، دەستان خۆش، زۆر بەخێر بێت. باس سەرەتا لە ڕۆژی سەلامەتی نەخۆشەوە دەست پێ بکەین، دیاریکردنی ڕۆژەکە. من دوایش تۆزێک چوون بە ناو باسی پەیوەندی نێوان نەخۆش و پزیشکەوە، بەڵام ڕۆژەکە چۆن دیاریکرا، چۆن بە گرنگیەوە سێریان بابەتیان کرد دکتۆر؟ بەڵێ زۆر سپاس. دیارە ڕێکخراوی دەبلیۆچۆی جیهانی کە بە تایبەتی لە بواری تەندروستیدا تەرکیزی کردوتە سەر ئەو لایەنانەی کە پەیوەندی ڕاستەوە خۆی بە ژیان و پاراستنی ژیانی مرۆڤەکانەوە هەیە. یەکێک لەو بابانەیش کە ئەتوانین بڵین تازە دەرکەوتۆ لە ساڵی 2009 بریتە لە سەلامەتی نەخۆش. ئەم ڕۆژە یەکێکە لەو 11 ڕۆژەی کە ڕێکخراوی دەبلیۆچۆی جیهانی زۆر بە تەرکیزەوە لێ ئەڕوانێ بۆ ئەوەی خەڵکان و ئەو کەسانی لە تەندروستیدا کارەکەن بە تایبەتی ئاگاداری ئەو ڕۆژە بنۆک بڵین ڕۆژی مەلاریا هەیە، ڕۆژی خۆپاراستنی، ڕۆژی نەخۆشی چەگەرزێ، هەر ینی 11 پرۆژەیە کە ساڵانە دەبلیۆچۆ یادیەکاتەوە. یەکێک لە گرنگترینەوە بابەتانە بابەتی سەلامەتی نەخۆشە. تەمە سەلامەتی نەخۆش خۆی بابەتێکی ناو کاری پزیشکیە کە ئەبێ هەموو پزیشکێک و هەموو کارمەندێک و هەموو کەسێک کە لە بواری تەندروستی کارەکە چۆنێتی خۆپاراستن و سەلامەتی خۆی و نەخۆشەکەیش لەبەرچاو بگرێ، چونکە بە پێچوانەوە ڕەنگە کارەساتی نەخوازرای لێ بکرێتەوە. زۆر باشە. اینجا بامێ بینە سەر مامەڵە تەندروستەکەی نێوان پزیشک و نەخۆش. ئەزانین کاتێک کە نەخۆشێک سەردانی بنکەکانی تەندروستی ئەکات تاچە لە باری دەرونێکی خراپی شابە سەرڕای ئەوەی کە نەخۆشە، ئەکرێ بڵێن ئەوێ پزیشکەکە سەرەتا بارە دەرونەکەشی بخوێنێتەوە مامەڵەکەی بەپێی باری دەرونی ئەو نەخۆشە بێت. ئەتوانین بڵین چۆنێتی مامەڵەی کاری پزیشک جیاوازە لە سەلامەتی. سەلامەتی ئەمە بۆچی دروست بووە؟ سەلامەتی بۆ دروست بووە کە بینیان سیستمی تەندروستی تا بێت معقدە بێت، تێکەڵە بێ، ئاڵۆزە بێ، لەم ئاڵۆزبوونەیە ژماری نەخۆش و ئەمانە زیاد ئەکا و لە ئەنجامی ئەو پێشکەوتنە زۆرانی لە بواری تەندروستیدا دروست بووە ئەم ڕۆژە بۆ ئەوە دادا. بەڵام بەدڵنیاییەوە بەشێک لەوەی کە تۆ یەکێک لە هۆکارەکانی کەمکردنەوەی زەرەرگەیاندن بە نەخۆش بریتیە لە هەڵسوکەوتی یا پەیوەندی نێوان پزیشک و نەخۆش یا پزیشک و پزیشک یا پزیشک و کارمەندەکانی خواردخۆی. چکە ئەمە ئێمە وەکو خێزانێک کارەکەین، ینی وەکو تۆ لە ماڵەوە دەکەس منیکێکتان نەخۆش بێ بە هەردەتان چۆن مڕاعاتی باری دەرونی نەخۆشەکە و باری تەندروستی و خزمەتکردنیەکەن. لەناو نەخۆشخانەشدا هەمان وێنە ئەبینی، بەڵام بە وێنەیەکی زانستی و چارەسەرەوە. بەدڵنیاییەوە نەخۆش ئەبێ لەگەڵ پزیشک ئەبێ لەگەڵ نەخۆشەکەی وەکو هاوڕێ بێ، ئەبێ وەکو میوانێکی ڕێزێگرا و پێشوازی لێ بکە، ئەبێ مافی خۆیەتی هەموو نەخۆشێک کە پزیشکی گوێی لێ بگرێ و پزیشک نابێ قسەکانی نەخۆش بە هەند وەرنەگرێ، ئەبێ هەموو
قسەیەک بە تایبەتی بۆ نمونە لە مناڵدا قسەی دایک و باوک زۆر بە هەندوەرەگیرێ لەو کەسانی کە باری دەرونیان باش نییە یا بە شێوەیەک لە شێوەکان باری دەرونیان تێگەچێ قسەی ئەو کەسانی لە چواردەورین زۆر بە هەندوەرەگیرێ لە ڕووداوەکاندا تایبەتی لەو ڕووداوانی کە کەسەکان بە تەنیان و کە زاگای لێ نیە چۆن ڕوودەدا باری وتەی ئەو کەسانی لەگەڵ نەخۆشەکان زۆر بە گرنگی وەرەگیرێ خۆگەرەمانە نەبوو ئەوە ئێمە قسەی نەخۆشەکە بە هەندوەرەگرین کە ڕەنگە هەنێ جاریش نەخۆش پێچوپەنایە دروست بکا بۆ باری تەندروستی خۆی بەڵام ئێمە هەموو وتەیەک و هەموو قسەیەک بە هەندوەرەگرین دوایی بە پشکنین و لێکدانەوەی پزیشکەکە دەرەکەوێت کە ئایا ئەم کارە ڕاستەیە کارێکی هەڵەیە ئەگەر وانە بێ بڵین ئەگەر بەم شێوەیە نەبێت چی ڕواایە لێرەوە کێشەکە دروست دەکات ئەگەر بەم شێوەیە نەبێ ینی نەخۆشەکە ڕاست لەگەڵ دکتۆرەکە نەکە یا دکتۆرەکەش بە پێچوانەوە خوانەخواسەوەکو پێویست دەبێت لەگەڵ نەخۆشەکە یا ئەو دەرمان و پێداویستە پزیشکانی کە پزیشکەکەی نووسێ بۆ نەخۆشەکە وەکو پێویست پێی نەگەیەنرێ یان چاودێریکردنی نەتیجەکانی ئەم دەرمان و ئەجیزانی کە لە نەخۆشەکە ئەبەستێ لەلایەن کارمەندان و کەسانی بەرپرسن وەکو پێویست بە هەند وەرنەگیرێ یان گواستنەوەی نەخۆش لە بەشێک بۆ بەشێک لە بەشە سەرەکیەکەی بۆ پشکنین یا بۆ ئەشیعە بە هەند وەرنەگیرێ لە ناو خودی پشکنینەکانیشدا ئەگەر سەلامەتی نەخۆشەکە بە هەند وەرنەگیرێ ئەم پەیوەندی ئەگەر ئاوا تۆند و تۆڵ نەبێ لە کۆتاییان نەخۆشەکە کا بە ئەنجامێک کە پێڵەن زەرەرگەیاندنمە نەخۆشەکە جاو زەرەرگەیاندنا لە زەرەرگەیاندنێکی ئاسایی کە ڕەنگە زۆر جار نەخۆش لەسەر مێز بەر بێتەوە بۆ نمونە باری دەرونی باش نییە لەژێر دەرمانێکی بێهۆشکارایە یان جارێک خەبەری نەبوو تۆ لە نەشتەرگەری لە بەربوونەوەیەکەوە هەتا مردن ڕەنگە ڕووبدا کە ئەمانە هەمووی تێگرا بە زەرەرگەیاندن بە نەخۆش کۆتایی دێت جا لە ئەزمموی بەڕێستا لە چەند ساڵی ڕابردووە خەڵکیم شارە شاید حاڵی ئەوەن کە تۆ لە نەخۆشخانەی فریاکەوتن بەڕێوبەر بوویت بەرپرسیارەتێکە لەسەر شان بوو لە نەخۆشخانەی شار بەرپرسیارەتێکە لەسەر شان بوو یعنی تۆ ئەمانەت لە خۆت هاجێبەجێ کرد وەکو بەڕێوبەرە ینی خۆت لەگەڵ نەخۆشاوەوە مامەڵە دەکرد کە کارمەند و پزیشکەکانی چاو لە تۆ بکەن ئەمە جێگەی دەستخۆشیە بۆ تۆ ئێمە سپاس دەکەین کە زۆر خزمەتی ئەم شارەت کردووە بێجگە لە خەڵکی ئەم شارش ئەوەی شوڕی کرد بێتە نەخۆشخانەکان تۆ بەبێ جیاوازی لەگەڵ یانە ئەمە ڕەفتارێکی باش و ئەرێنیت کردو هیوادارین کە نمونەت زیابێت دەستخۆشی و لەزانی چۆن ینی ئەمە زۆر گرنگە دایم لە گەورەوە ینی لە بەڕێوبەرەکەەوە سێرەکرێت بۆ کارمەندەکان کە چۆن ڕەچاوەکەی تۆ پەیوەندی خۆت لەگەڵ نەخۆشا بێت بەڕێی من وە نەتیجەکەشمان بینیوە پزیشکە بێ لەگەڵ نەخۆشەکانی هاوڕێ بێ ینی بێ دوو ینی توانین بڵین دوانەیەکی جیا نەکراوە بن ینی نەخۆش منە مجارێ ئێڵێم نەخۆش ڕەنگە زۆر جار لە لای برا و کەسوکارەکەی خۆی لەیە هاوسەرەکەی خۆی نهێنیەکانی نەدەرچێنێ بەڵام لای پزیشکەی دەرچێنێ بە تایبەتی ئەگەر ئەو پزیشکە ببێتە جێی متمانەی نەخۆشەکە و پارێزگاری لە هەموو کێشە و مشکلە تەندروستیەکان و جەستەیەکانی بکە گرنگە پزیشک وابێ ئەگەر وانە بێ بۆ نمونە بیرکەرەوە من ساتێک لە ساتەکان نەخۆشێکم نەشتەرگەری کردبوو ئێوارە کەناردبانەوە نەخۆشەکە زۆر باش بوو بڵێن شەو کە نەخۆشەکە دیارە ئازاریە بێ باوکی پەیوەندی پێوە کردم وتی کاک دوکتۆر وەڵی نەخۆشەکە ئاوهایە لەم کەینەوەی وتم یەنە بۆ خستخانە خێرا تاوان خۆم لەوێ نەبووم هەر بە تەلەفۆن لەگەڵیا لەوێ ئەو برادرە پزیشکیانە دارە پەیوەندیمان کردبەیەکەوە و ئەوان کارەکانیان بۆ ئەنجامدا لەم کەینوبینی هێنان و بردن و قسەیە نەخۆشەکە فشاری خوێنی دابەزی و بورایەوە من چکە خۆ نەخۆشەکە خۆم نەشتەرگەریم کردبوو زانیم ینی هۆکاری بورانەوەکە لەکوێ لە خوێنبەربوونێکی ناوەی جستەی ڕوویداوە خێراوتم حازریکە نستاینەوە بە نەشتەرگەری تاوان گەڕینەوە زۆر بە پەلە نەخۆشەکە برایە نەشتەرگەری و سپاس بخوانە جاتی بوو ڕۆژی دوایی ئەسرەکەی ڕۆشتەوە جا باوکی نەخۆشەکە پرسیارێکی لەکردم وتی کاک دوکتۆرەگەر من پەیوەندیم بە تۆ نەکردایە ینی نەهاتی تایەتۆ چی ڕۆیە وتم دڵە عاجز نابێ قسێ بکەم وتی نەوەڵا ئێمە هاوڕێن بۆ چ دڵم عاجز دەبێ وتم وەڵاهی احتیمالی مردن زۆر لەبەرەوە من هەموو جارێ ئەڵێم من بە درێژایی هەموو ئەو چەند ساڵی کە لە نەخۆشخانە بە تایبەتی نەشتەرگەریەکان بە تایبەتی ئەو نەخۆشانەی کە بە شێوەیەک لە شێوەکان هەستم کردووە نەخۆشەکە پێویستی بە پرسیارێکە بێ پێویستی بەوە هەبێ پەیوەندیکی لەگەڵتا بێ ئێمە پەیوەندی تەلەفۆن هەبوو لەگەڵ بینمانە بۆی تۆ نەخۆشی کە چارەسەرێکی یا کە نەشتەرگەری بۆ کە 12 شەو ئازاری بۆ بێ بە کێ بڵێ هیچ کەسێک بەقی تۆ لەو ئازاری نازانێ ولا نازانێت چۆن چارەسەری و ئازاری بکە و ئەم نەخۆشە ڕۆژانە ڕەنی پرسیاری بۆ دروست بێت چۆن پەیوەندی بە تۆ بکە شەرتە هەموو جارم نەخۆشە بێتەوە بۆ عایەدا کەمە بەڕاستی ڕێگاوبان قەرەباڵغەکان نەخۆش عەزیەتیە بێ لەم ڕێگایە هەزار قەدەری خوایی هەیە نەخۆشەکەی تا کلینیکەکە قەرەباڵغی دروستەکە
ڕەنگە پارێکی مادی سەرفکە ئەم هەموو زەرەرە لە پێناوی پەیوەندی کە نەخۆشەکە ڕەنگە بڵێ کاک دکتۆر کەی بێمەوە بۆ نمونە ڕەنگە بڵێ کاک دکتۆر کەی تەقەڵەکان لابەرم ڕەنگە یەکێک لە بڵێن شوێی دوورینەوەکانی ئیلتیابی کردبێ کە زۆر بەسیط بێ بە تایبەتی ئێستا وەسایلی پەیوەندیکردن زۆر ئاسان بووە تۆ توانی بڵێ وێنەیەکی بگرەوە بە منێرە بە تەلەفۆنی ڕەنگە بە چەند دقیقەیە کێشەکە حەل ببێ هەموو ئەمانە بەڕاستی بەشێکردنەوەی کە چۆن نەخۆش و پزیشکیش لەلایەکی ترەوە بپارێزی بە پێچەوانەوە ڕەنگە نەتیجەی نەخوازراو بکەوێتەوە زۆر جا هەردوو لە عیبار بنتیە باشن جا پاراستنی سەلامەتی نەخۆش ئەو ژینگەیەشی کە نەخۆشەکەیتیایە هەر دەور ئەبینێت و کاریگەری خۆی هەیە تا چەند ئەکرێ بڵێن لەوەی کە ئەو ژینگەی بۆی ئەرەخسێنرێت بە تایبەتی لە نەخۆشخانەکانە ئەبێ ژینگەیەکی لەبار بێ ژینگەیەکی تەواو ئارام بێت بۆ نەخۆشەکە ئێمە وەکو باوەڕبوون وەکو بەرنامە تەنانەت وەکو هاوڕێیانم لە تەندروستی ئەم دەڤەرە لە ئێستایا بی لەواکەینەوە چۆن لە داهاتوودا وا بکەین نەخۆش خۆی لە خزمەتگوزاری تەندروستیا ببینێتەوە نەخۆش مافی خۆیەتی خزمەتگوزاریکی تەندروستی بەپی یاساکانی ئێستەی عێراق و هەرێمی کوردستان تەندروستێکی بێبەرامبەر وەرگێ چارەسەرەکانی بێبەرامبەر وەرگێ ژینگەی نەخۆشخانەکانی ژینگەیەک بێت کە نەخۆشەکە تایە هەست بە ماندووبوون و بێتاقەتی نەکا وا هەست بکە لە ماڵی خۆی پاڵکەوتووە نەک نەخۆش بڕواتە دەرەوە لەبەر ناخۆشی شوێنەکە یا لەبەر قەرەباڵغی شوێنەکە بە پێچەوانەوە بێ نەخۆش حەز بکا بمێنێتەوە لە نەخۆشخانە ئەبێ ژینگەی نەخۆشخانە بەو شێوەیە بێ ئەبێ کارمەندەکانی نەخۆشخانە ئێمە لە دێر زمانە بیستمانەکە پەرستارەکان مەلایکەتی ناو نەخۆشخانەکانە ڕاستی بێ پەرستارەکان هەست بەو گەورەی خۆیان بکەن و لە کاری ڕۆژانەیاندا بەرامبەر بە نەخۆش جێبەجێکەن وا هەست بکەن کە دایکی خۆیان کە مناڵەکەی خۆیان کە برایەکی خۆیان پرسیارێکیان لەیەکە یا داوای هاوکارێکیان لەیەکە پزیشکەکان ئەبێ وا بزانن کە نەخۆشەکان کەس و کاری خۆیانن بەشێکن لە جەستەی خۆیان و ئازاریان هەیە ئەبێ بەو شێوێت چاودێریان بکەن ئەم پزیشکانە ئەبێ بیری بێ ڕەنگە لە نەخۆشێکەوە بۆ نەخۆشێکی تر جیاواز بێ ڕەنگە پزیشک هەست بکە ئەم نەخۆشە ڕۆژی 4-5 جار پێویستان پزیشکە ببینێ بێت 4-5 جار ببینێ ڕەنگە پێویست کا بە 24 ساعت جارێک ببینێ ئاسایی 24 ساعت جارێک ببینێ دیارەمە پەیوەندی بە پلانی ناو نەخۆشخانەوە هەیە هەموو ئەو دەرمانانەی کە ئێمە دڵنیاین لەوەی بۆ کەسوکار و یا بۆ خودی خۆمان بەکاری بێنین ئەبێ ئەو دەرمانانش بۆ نەخۆشخانە بەکاربێنین ئەگەر هەستمان کرد دەرمانێک وەکو پێویست چارەسەری نەخۆش ناکایان ئاسارێکی جانبی بڵێن شوێنەوارێکی نەخوازرا و لەسەر جەستەی نەخۆشەکە دروست ئەکا بەڕاستی بێ بە نزیکترین کات ڕیپۆرتیکەین بۆ نەخۆشخانە و ئەو دەرمانە بوەستێنین ئەگەر زانیمان نەخۆشێک پێویست بە کۆمەڵێ هەنگاوی ترەکە بۆی لە داهاتوودا تەندروستی سەلامەت بێ ئەبێ وەکو پێویستی گێنین خۆگەر زانیمان نەخۆشەکە تێناگابێ بۆی بنووسینەوە بە شێوەی لە شێوەکانی یا بۆی ڕیکۆردکەین لە مۆبایلەکەی بۆی 8 دقەی بی چووە ئەم نەخۆشە لێی بداتەوە و بتوانێت سوودی لێ ببینێ هەموو ئەمانە ئەبێ ئەو بیئێ دروستکەن کە پێڵەن بی ینی کەش و هەوایەکی سەلامەت بۆ چارەسەرکردنی نەخۆش چکە بیرمان نەچێ بەشێک لە چارەسەری نەخۆش بڕوابوونە متمانەبوونە بە نەخۆشخانەکان بە پزیشکەکان بە کارمەندەکان و بەو خزمەتگوزاری کە تۆ پێشکەشێکی ئەگەر ئەو متمانەیە نەما بە دڵنیایەوە ئەنجامەکان نەخوازراوە بێت زۆر کات ئێوە زیاتر بەرکەوتنتان هەیە لەگەڵ ئەو نەخۆشانەی کە بە ساڵات چوون تەمەنیان هەیە لەوانەیە ئەمان کەم تەحمل بن لەوانەیە زۆر جار بە بەسیترین قسەکردن تووڕە بن هەڵچوونیان هەبێت پزیشکەکە لە کاتی خۆیان سەردانی نەکا کێش بینیمانە لە نەخۆشخانەکانە تا چەند توانیتەوە بەرپرسیارەتی لەسەر شانە بووە ئەو بارودۆخە ئاسایی بکەیتەوە بۆ چکە ئێوە بەبێ جیاوازی ئەو برا خۆشکانەشمان کە لە خواری عێراقەوە زۆر جار گرفتی نەخۆشیانە بێ لە نەخۆشخانەیشان بە نمونەی هێنمەوە بەبێ جیاوازی چارەسەریش بۆ ئەوانەکان تا چەند ئێوە توانیتانە هەوڵەکانتان بە شێوازێک بخەنەگەڕ کە پزیشکەکان هەمیشە لەگەڵ جۆری نەخۆشەکان و کەسە بە تەمەنەکانە خۆیان بگونجێنن تاوەکو هیچ گرفتێک دروست نەبێت بەڵێ دیارە من دوو بەرپرسیارەتیمە بووە پێشتر من لە ساڵی 2000 تقریبا 13 من جێگری بەڕێوەبەری فریاکەوتن بووم دوایش بەڕێوەبەری نەخۆشخانەی فریاکەوتن بووم پاژۆیش بەڕێوەبەری نەخۆشخانەی شار بووم هەتا 15 2023 تاو کاتە دوو بەرپرسیارەتیمە بووە بەرپرسیارەتێک وەکو بەڕێوەبەری نەخۆشخانە کە هەموو کێشە و مەشاکیلی هەموو نەخۆشخانەکە لە ئەستۆتە و بەرپرسیاری لی لە دوای ئەوەی شەوە من وەکو پزیشک تا ئێستا کارەکەم بەرپرسیارەتی وەکو پزیشکم لەسەر شانە تەمەن دیارە بەرپرسیارەتی یەکەمیان کە ئەو چەند ساڵە زۆرە ئێمە بەرپرسیار بووین زۆر قورس بووە زۆر گران بووە بۆیە توانین بڵێن لە ڕووی جەستەیی و زۆر جار
لە ماڵ و مناڵ و خێزانیشدا لەسەرمان حساب بوو بێ لەسەرمان کەوت بێ بۆ چکە تۆ بەرپرسیارەت کە زۆر قورسە جاری وا بووە بە 24 ساعت تۆ ناتوانانی بۆ ساعتێکیش نەخۆشخانە بەجێبێڵی بە تایبەتی لە ڕووداوە نەخوازراوەکان لەو کێشە ناخۆشخانەی وەکو تەقینەوەی غاز کە چەند جای لە سلێمانی ڕوویداوە لە کارەساتی کۆرۆنا لە ڕووداوی هاتچووی زۆر گەورە ئەبێت تۆ وەکو بەڕێوەبەر خۆت لە پێش هەموو کەسێکەوە ئامادەبی چکە گەروانەکەی بەڕاستی ئەوانەی تر بەگوێت ناکەنەوە ئەوانەی تر ئامادە باشییان نابێ و ڕەنگە کارەکان وەکو پێویست نەچێ بەڕێوە بە تایبەتی من پسپۆڕێکم پسپۆری فریاکەوتنیش بووە بۆ هەموو ئەو کارەساتانە ئەگەر خۆمان لەوێ نەبووینە ڕەنگە بە شێوەیەکی تر وا ڕووی بیای کە خەڵک ناڕازی بووە بەڵام سوپاس بۆ هاوڵاتیان و سوپاس بۆ پزیشکانی هاوڕێم و هەموو بۆ کارمەندانی تەندروستی برا پۆلیسەکان هەموو ئەوانەی کە بەشدار بوون لە چارەسەری نەخۆش بە کرێکارەکانی گواستنەوەیشەوە سپاس بۆ هەموو ئەو داوایرانەی بە تایبەتی ئاسایش و پۆلیس و مرور و هەموو ئەمانە پەیوەندێکی زۆر باشمانە بۆ بە درێژایی هەموو ئەو ساڵانە کارێکمان کرده بوو کە نەخۆش بە سەلامەترین شێوە بگاتە نەخۆشخانە بە تایبەتی لەگەڵ برادەرانی 122 و لە ناو نەخۆشخانەیش پێشوازێکی جوانی لێ بکرێ بۆی ئەنجامێکی خوازراو بدا بەدەستەوە هەم بۆ سەلامەتی نەخۆشەکە هەم بۆیم بەڵام لەم کەین و بینیش جارە و جار هەڵە ڕوو ئەدا ئەم هەڵانە دڵنیاتانەکەمەوە من سەردەمی خۆم باسەکەم نازانم ئێستا چۆنە بەڵام هەموو هەڵەیەک بە دەواداچون و لێ پێچینەوەی تیاکراوە گەرکەم تەرخەمی تیابێ زۆر جار ڕانگەلەیش لە من کرابێت توێتیان دکتۆرمێت تۆزێ توندە و زۆر محاسبە کاو زۆر لێ پێچینەوە کاو بە دوای شتی زۆر ورداگەڕێ بەڕاستی من ئەمە بە بەرپرسیارەتیم زانیوە و نەخۆشخانەی یەکێکە لەو ئەتوانین بڵین دەستگایانی یەکێکە لەو شوێنانەی کە ئەگەر چاودێری وردت نەبێ ئەگەر بە بەردەوامی ئاگاد لە هەموو سێکتەرەکانی ناو نەخۆشخانە نەبێ ڕەنگە کەموکوڕێک ڕووبا ئەو کەموکوڕێش لە ساتێک لە ساتەکان تۆ ئاگاد لێنی ڕەنگە بێتەوەی مردنی نەخۆشەکە بۆیە بەڕای من نەخۆشخانە توانین بڵین هیچی لە سەربازگەیە کەمتر نییە تەنها تۆ بەجلێکی سپی و بە هەستێکی ترەوە نەخۆش چارەسەرەکەی ڕەنگە لە سەربازگەدا نەخۆش برینار بێ بەڵام لە نەخۆشخانەدا چارەسەری برینەکەکەی ئەجینا وەکو ئیلتیزام وەکو دەوام وەکو حرس و ئامادەبوون وەکو چاوتیژی پزیشکان و کارمەندان وەکو دڵێکی گەورە و ئازای وەکو شێر وەکو پەنجەیەکی نەرمونیان وەکو خانمان ئەبێت تۆ چارەسەری نەخۆشخانە بکەیت هەموو ئەم جوانیانان لە نەخۆشخانەدا هەیە بەڵام بەقەدەر جوانەکانیشی بەرپرسیارەتی تایە بۆیە قسەی تۆ زۆر تەواو ئەبێت لە نەخۆشخانەدا نەخۆش حەز بە سەلامەتی نەکا ئیتر لە هەر بوارێک لە بوارەکان بێ ئایا دەرمانەکان بنەوەیەکەن کارمەندەکان بنەوەیەکەن پزیشکەکان شوێنی ئیسراحەتەکەی گەرمی و ساردی کە بەداخەوە ئەمانە لە کوردستان ئێمەیان زۆر زۆرە ئەگەر ینی زۆر کورتیکەینەوە هەنێ جار بەڕاستی نەخۆش زۆر گلەیەکە لەسەر چی هەمووشی حەقێتی بۆ منە تۆ لە ساتێکدا لەبەر کەمی گاز ڕەنگە داگیرساندنی تەبریدێکی نەخۆشخانە تۆزێ دوا بخەی یا کارەباوەکو پێویست نییە ئەمە نەخۆشەکە ژوورەکەی گەرمە بێ بە دڵنیاییەوە یان فانی ناو ژوورەکەی سوتاوە تۆ بوو جەنیە پێی چاپ بکەی یا بۆ نمونە بۆ یاخەکەی لێبوو بێتەوە ڕەنگە تۆ وەکو پێویست پارە نییە ژوورەکەی بۆ نوێ بکەیتەوە یان جاری وایە ئاو نییە بۆ نمونە نەشتەرگەری چەندجار وەکو پێویست نەبووە لەبەروی ئاو نەبووە یا گەرمی و سەرمانە بۆ ناچار ئەمەلیاتمان لە بەیانیانی زوو داوەستانەوە تا نزیکی دوای کاژمێرنەوە دەبۆی تۆزێ کەشوهەوا گەرم بێ هەموو کێشانە ڕوویاوە و ڕووش ئەیەن تۆ ئێمە لە وڵاتێک دایم پڕە لە کێشا کێشەمان لەگەڵ حکوومەتی مرکزیە کێشەمان لەناو خۆدا هەیە زۆر جار دەرمان وەکو پێویست نەبووە گاز و بانزین وەکو پێویست نەبووە کارەبا وەکو پێویست نەبووە ئاو وەکو پێویست نەبووە پێداوی سێ پزیشکانی وەکو ئامێری پزیشکی وەکو پێویست نەبووە هەموو ئامێرانی نەخۆشخانەی شار ئەتوانین نزیکەی چەند هەزار ئامێرێکن تەنها 300 دانیان لە عەقدی چاکردن و چاکسازی ساڵانەیە بوون وە لەم 300 دانەیش ئەم عەقدە زۆر جار دواکەوێ لەبەر نەبوونی بودجە ئەم هەموو دواکەوتنی کێشە بۆ نەخۆشخانە دروستەکە ئامێرێگەشتێک کە ڕەنگە زۆر گرنگ بێ بۆ من ئامێری بەرشکاندنە ئامێری تیشکە شعیسی تیسکانە ئێمەڕایە هەموو ئەم پارچانە لە ناوخۆ نیتە بۆیە زۆر گرنگە حکومەت یێرەم بی لەوە بکاتەوە کە بەڕێی من دەرمان و پێداویستی پزیشکی و ئامێری پزیشکی بە نیشتیمانی بکە
چونکە ئەم سێکتەرە تا بە نیشتمانی نەکا ئەم کێشانی ناو نەخۆشخانە کۆتایی نایەن و ئەم بوارە ئەگە بە نیشتیمانی بکرێت جگە لەوەی تۆ پارێزگاری لە خزمەتگوزاری نەخۆشخانەکان دەکەی لە ڕووی کوالیتی و سیعرەوە کۆنتترۆلەکەی خۆ ئەگەر قازانجی شتیا بێ قازانجەکە بۆ حکومە دەگەڕێتەوە توانین لە زۆر بواری خزمەتگوزاری ترا بەکاری بێنێ و کۆنتترۆلی سیعری دەرمان و ئامێری پزیشکی و پێداویستەکانی پزیشکیژەکە ئەو کاتە ڕەنگە گلەی لە خەڵکیش نەکات کە بە قاچاقچێتی و بە دزەکردنی سنوورەکان ئەم پێداویستیانە بێنتەنە ناو وڵاتەوە بە تایبەتی دەرمان هیوادارم لە حکومەتی داهاتوودا ئێمەش و ئەوانش بتوانین بە هەموو لایەک ئەم سێکتەرە بە نیشتیمانی بکەین چونکە ئەم سێکتەرە لە هیچ شوێنێکی دنیادا بەدەست خەڵکی دەرەوەی حکوومەت و دەستگا تەندروستیەکانەوە نییە چونکە ئەوەندە حساسەیە ڕەنگە ئەو دەرمانی کە تۆ ئێستا بەکارێنی پاش چەند ساڵێک ئاسارێکی نەخوازرا لەسەر تۆ دروستکە ئەگەر بە سێکتەری کوالیتی کۆنتترۆل و حکوومەت لە سەرچاوەیەکی باوەڕپێکراوە ئەم شتانە نەهێنێ بۆیە هەموو ئەمانە پەیوەندی بە سەلامەتی نەخۆشەوەیە و مەبەستی ڕێکخراوی WHO لە ڕۆژی سەلامەتیش ئەمە بووە هەر ساڵێک بوارێک لە بوارەکانی سێکتەری تەندروستی ئەو ڕژێنێ بۆ ئەوەی خەڵکان و بە تایبەتیش کارمەندانی تەندروستی و پزیشکان ئاگادار بن هۆشیارێکی تەواویان هەبێت لەسەر زەرەرگەیاندن بە نەخۆش لەو سێکتەرەدا بۆیە نایە ناوە ڕۆژی سەلامەتی نەخۆش ئەم ساڵ وریایی و ئاگاداری ئەوە بڵاوکرێتەوە لەلایەن ڕێکخراوی WHO و کۆمەڵی کۆمپانیای تەندروستی جیهانیەوە کە ئێمە ئاگاداری جۆری پشکنینەکان بین پشکنینەکان زۆر بە وردی ئەنجام بدەین ئایا پشکنینە مختبەریە یا تیشکەیە یەکێک لە تیشکەکانی و کوسی تیسکان و ئێماڕایە هەموو ئەم پشکنینانە ئەبێ زۆر بە وردی و بە ئەمانەتەوە ئەنجام بدرێن ئەبێ هەموو ئەو ئامێرانە پێشەوەی پشکنینیان تیا بکرێ تێز بکرێن دیارە هەموو ئامێرێک تێستێکی پێشکی هەیە ڕۆژانە بێ کارمەندانی تەندروستی بیکەن بۆی دڵنیا بنەوە کە ئامێرەکە لە ستانداردایە ئەم جاوەک پشکنیەکەی پێ ئەنجام بدەن ئەگینا ئەوە نەبێ ڕەنگە زەرەر بدا زۆربەی وڵاتان لە ڕێکخراوی ئایزۆی جیهانیدان مانگانە یا بە چەند مانگێ جارێ کۆمەڵە تێست ئەنێرن کە تێستێکن و نێرن بۆم ڕێکخراوە بۆی کوالیتی جۆری فەحسەکانی خۆیان دڵنیا ببن ئێمە لە فریاکەوتنی کۆن ئەو تێستەمانە کرد بە خۆشحاڵیەوە بەڵام دیارە پاژەوە بۆی بجەوە نەتوانە لەسەرەوە بەردەوام بن پێویستە تۆ ئەو پێشەوەی ئامێری تیشکە بۆ نەخۆشیە بگری بزانی چ شێوەیەک لە تیشک داوا کراوە ئەو گەر نەتزانی پێ و عیب نەبێت تەلەفۆنکەی پرسیالەیەکی خەبێتتر بکەی بۆی جۆری تیشکەکەی بۆ ئەنجام بدەی بۆی نەخۆشەکە چەند جارێک نەڕوات و بێت بەلایەن پزیشکەکە و دوایش پزیشکەکە بەدڵی نەبێ یا بە ناوەدڵی چارەسەری بۆ بنووسێ ئەبێ کارمەندانی تەندروستی ئەوەندە دڵیان گەورە بێ بە تایبەتی ئەو کارمەندانەی لەم شوێنانەدا ئیشەکەن ئەگەر پزیشک چەند جارێک ئەم پشکنینانەی ناردەوە ئەوان بێزار نەبن دڵیان گەورە بێ چونکە پزیشکەکە خۆی ئەزانێ مەبەستی لە تیشکەکە چییە ڕەنگە تۆ تیشکەکەت گرت بێت کەمێک کاڵ بوو بێ یا ئەو ڤیوەی دروستی کردووە ئەو وێنەی دروستی کردووە بەشێکی تیا دەرنەچوو بێ بۆیە گرنگە کارمەندان و ئەو کەسانی لە شوێنە پشتیخانە ئیشەکەن و ئەو پزیشکانی کە لە بەشە گرنگەکانی پشکنینە ئیشەکەن وەکو ئێماڕای و پشکنین بە تیشک ئەگەر هەستیان کرد ڕیکوێستەکە ئەو وەرەقەی کە بۆی نێراوەکو پێویست زانیاری تێدا نییە زۆر ئاساییە تەلەفۆنەکە هەڵگرێ پەیوەندیکا بە پزیشکی ناوبراوە بەڵێ مەبەستت لەم پشکنینە چییە یان بانگی کا بۆ ژوورەکەی خۆی بەیەکەوە پشکنینەکان انجام بدەن و بیخوێنەوە بۆی نەتیجەیەکی جوانتر بن منەخۆش چونکە لە کۆتاییدا ئێمە بەشێکی زۆری لە ئێستادا بە تایبەتی بەشێکی زۆری احتیمادی چارەسەرەکانمان لەسەرم پشکنیانەیە بە تایبەتی پشکنینەکانی تیشک و ئێماڕای و ئەشیعە و مختبەریەکان کە بە یەک فەحز ڕەنگە زۆر جار قەراری نەشتەرگەرێکی نەخۆش و نەکردنی بەو پشکنینە بەداخەوە دکتۆر ببوورە زۆر جار ئێمەی هاوڵاتیەکەینە بەردەسی کۆمەڵێک بۆ چوونی جیاواز خۆی ئامێرە تەندروستیانە هەمووی ستانداردن هەمووی ئەبێ دەرەنجامێکت باتێت دەرەنجامەکە پزیشک بڕیاری لەسەر بەیانی ئێستا بەدەر لە نەخۆشخانە حکومیەکان چەندی نەخۆشخانەی ئەهلی هەیە و کە ئەمانە بە کۆمەڵی ئامەری پێشکەوت و پشکنین بۆ هاوڵاتیانەکەن بەڵام زۆر جار هەر کەس و کاری خۆمانە لە شوێنێک پشکنینی کردووە دوجار لە شوێنەی کە پشکنینی کردوەوە دەرەنجامەکەی جیاوازیەکی یەکجاری پێ دیار بووە لەوانێ بڕەپارەیەکی زۆرتریش لە تۆ بچەنێ بەڵام ئەگەر ئەمە گەر کەسەکە خۆی بەدوایانە چێ بۆ هەندێ نەخۆشی کە لەوانێ بێتە ڕنگدانەوەی خراپتر لەسەر جەستەی و ئەمانە ئایا لە ڕووی چاودێری تەندروستیەوە تا چەند چاودێری هەیە بەسەر ئەو نەخۆشخانە ئەهلیانەشەوە کە وەکو حکومیەکان خۆتان بە وردی کاری لەسەرەکان بۆی کە بتوانن بارودۆخی تەندروستی لە ناوچەکەمانە بەرە و باشی بڕواتنەوەکو بەرە و ئاراستەی بازرگانی کردن و کۆمەڵی بابەتی تر
هەر سیستمێکی تەندروستی ئەم چوار خاڵیتیانە بێ سیستمێکی تەندروستی فاشلە با تۆ گواستنەوەی دڵکەی لە وڵاتەکەدا بڵێ ئێمە گواستنەوەی گورچیلاکەن لە وڵاتەدا ئەمە وەکو خودی خاڵێک شتێکی جوانە بەڵام ئەگەر ئەم چوار خاڵە لە کە ئێستا باسێکین لە سیستمی تەندروستیدا نەبێ ئەو سیستمی تەندروستی سیستمێکی تەندروستی سەلامەت نییە هەموو سیستمێکی تەندروستی ئەبێ ڕێبەرێک و قائیدێک و بەڕێوەبەرێکی توندی هەبێت بەداخەوە ئێمە زۆر جار لەبەر لە ڕاگررتنی کەسانی بەرامبەرمان بۆ نمونە لە ڕاگررتنی کەسانی خوار خۆمان ڕەنگە دەستمان شل کردوێ لە هەنێشتا و ئەو بەڕێوەبەرانی کە تۆزە تون بوون لە ئیدارەداری تەندروستی زۆر جار ئیجراعاتیان بەرامبەر کرابێت لەسەر و خۆیان کاکە تۆ خەڵکمان لە یەکەی تۆ بۆ نمونە خەڵک عاجزەکەی سیستمی تەندروستی ئەبێ ئیدارەیەکی زۆر تۆکمە و زۆر تند لە ڕووی ئیداریەوە و لە پێچینەوە بکات خاڵی دوو ئەبێ مراقبە و لێپێچینەوەی بەردەوامی هەبێ هەر سیستمێکی تەندروستی مراقبە و لێپێچینەوەی بەردەوامی تێدا نەبێ بە دڵنیاییەوە ناتوانێت ڕێگری لە هەڵەکان بکە ناتوانێت خزمەتگوزاری و پێویست پێشکەش بکات چکە پزیشک کاتژمێر 8 دەوامی هەیە مەفروزە 8 لێوێ تاوەکو کاتژمێر 1 مەفروزە 12.5 بۆ هەیە بڕاتەوە ئەگەر نەخۆشی نەمابوو نەک بە پێچوانەوە خوانەخواستە پزیشکەی کاتی هەبوو بێ یاکەی کاتی بوو بڕاتەوە بە هەمان شێوە کارمەند دەبێ سعات کاتژمێر 8 دەوامی هەیە بێت چارێکی پێشش لەوێ بێ بۆ لەبەرەوەی کارمەندی پێش ئەو خەفەرە ئەبێ دەور و تەسلیمی لەگەڵ بکە نەخۆشەکان لەو کارمەندە وەرگرێەوە ئەبێ ئەم دەور و تەسلیمە لەسەر نەخۆشەکە بێ نەک لە هۆڵەکەی بێ بچیت سەر نەخۆشەکە بڵێ منم نەخۆشەمەیە ئەم شەو یاک دوو سێ هەمووی بە ئەمانەتەوە وەربگیرێ ئیمزا بکرێ لەلایەن کارمەندی پێشوو ئیمزا بکرێت لە وەرگری دوای ئەو ئەمانە ئاوها بە ئەمانەت دەست بەدەست بێ وەکو چۆن پارەیەک لە دەستێکەوەی بەدەستێکی تر هەموو ئەمانە بە ئیدارەیەکی زۆر تند و وریا و شارەزا ئەکرێ دوو ئەبێ سیستمێکە بێ بۆ مراقبە و لێ پێچینەوە خاڵی سێ و چوار کە ئێستا نامەوێت تەرکیزی کە مەسەر بۆ زانیاری ئەڵێم بریتێ لە ڕێخستنی نەخۆشخانەکان بە شێوەیەکی زانستی و ئیداری نەک کەسێ حەزی کرد وا بکە بەداخەوە زۆر جار لەسەر نەخۆشخانەکان دەستکاری بەشەکانیان ئەکرێ بەشێک لابرێ و بەشێک داخرێ لەلایەن کەسێکەوە کە بەڕاستی پسپۆڕی ئەو نییە لەلایەن کەسێکەوە کە هیچ شارەزایەکی لە ئیداری نەخۆشخانە و لە فریاکەوتن و خوانەخواستە لە بەشێکی تری وەکو نەشتەرگەری دانیە کە زۆر جارم کەسانە دەستکاریان بەشانەکەن و بەداخەوە سەر و خۆشیان قوبوڵیەکەن ئەمە ژێکێکی تر لە کێشەکان کە بردیتێ لە ڕێخستن و چۆنێتی ڕێخستنی ئیدارەداری ناو نەخۆشخانە هەم لە ئیداری هەم لە تەندروستی خاڵێکی تر بریتێ لە بەڕاستی کە زۆر جارێمە ئەماڵین ڕەنگە لە هەنێ شوێنیش لەسەرمان کەوت بێ یان بڵین کامیش بریتێ لە پلان بەداخەوە ئێبە لە هیچ سەکتەرێکی ئەم وڵاتەدا پلانێکی درێژخایەنمان نییە بۆ ئەو سەکتەرە کە ئەبێ حکوومەت ئێرەم لەبەر چاوی بێ لە 10 ساڵی داهاتوو ئەوێت چی لە تەندروستی بکە بەرپرسانی تەندروستی لە هەموو شارێک دابێ لەبەر چاویان بێت تۆ ئەدەوێت چی لە تەندروستی بکەی لە چەند ساڵی داهاتوودا و لە گۆڕانکاریەکانی ئیدارەدانی تەندروستی لە بەڕێوەبەرە گشتیەکان لە بەڕێوەبەری نەخۆشخانە ئەبێ پابند بن بۆ بەرنامەیە ئەگەر وانە بێ بۆ منە زۆر جاران بینیومانە وەزیرێک لە سێکتەرێکی دیاریکرا و کارێکی دەست پێ کردووە وەزیری دوای و کاتۆ کۆتایی پێناوەشت کارێکی دەست پێ کردووە کە ئەمە بەڕاستی بە هەدەردانی سامانی وڵاتە بە هەدەردانی توانای مرۆڤەکانە بڵین بە فیرۆدانی کاتە کەمە زۆر جار سێرەکەی نەتیجەیەکی جوانمان لە وڵاتەدا دەستناکەوێت بۆیە گرنگە ئێمە پلانێکی درێژخایەنمانە بێ بۆ ئیدارەداری تەندروستی جا بێمەوە سەر ئەو خاڵی کە چاودێریکردن و مراقبەکردنی نەخۆشخانەکان و سێکتەرە تەندروستیەکان جا ئەهلی بێ یا حکومی بێ ئەمە حکومەت لێی بەرپرسیارە لە سلێمانی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی لێی بەرپرسیارە هەموو ئەو کەرتە گشتی کە تۆی بینی جا چاک بێ یا خراپێ کە من لەوە ئاستە نیم قەرار بەم چی چاکە چی خراپە ئەبێ لیژنەیەکی کە لایەنگری هیچ لایەکیان نەبێت لیژنەیەکی سەربەخۆی زانستی پڕ ئەزمون نەک کەسێک بێنین خۆی نەزانێ ئەشعەی سیتی سکان چێ بچێ سەردانی سنتەرێ بکە کە ئەشعەی تاگرێ و پێی بڵێ باشە یا خراپە بڵێ ئەبێت بەڕاستی ئەو لیژنەیەکی تۆکمە شارەزا پڕ ئەزمون و بێلایەن و دڵسۆزی وڵات و نیشتیمان دەستپاک بە ئەمانەتەوە کاچێتە شوێنێ لە باشەکانی بڵێ باشە لە خراپەکانی بڵێ بە خراپە و ئەم خراپیانیش یەکسەر هەڵمەسێ بە داخستن و عقوبەدان مهلەیەکی باتێ بڵێ 1 2 3 چاپکە چکە ئێمە هەمیشە بی لە عقوبەکەینەوە بەداخەوە ئەبێ زۆر جار چارەسەرەکەی بینێ بۆیش خۆی چاپکە ئەگەر لە مودەیەکی دیاریکراوە چارەسەر پێش جوان نەکرا شوێنەکە لە ڕووی زانستی و ئەکادیم و پیشەیەوە ئەو کاتە ئیجراعاتی یاسایی بەرامبەر بکرێت
بە پێچەوانەوە ئەچینەوە سەر ئەو بابی کە هەرگیز نەخۆش سەلامەت ناوێت. جا ئێمەڵێن کورد هەمیشە زۆر کۆمەڵایەتین زۆر حەزمانە سەردانیکردن هەیە کاتێککە نەخۆشێکمان لە نەخۆشخانە بێت هەنەجاڵن ئەگەر سەردانی نەکەین دوای لەلایەن خانەوادەکەی ویاخ لەلایەن نەخۆشەکە خۆیەوە گلەیمان لێ ئەکات بەڵام ئەکرێ بڵێن ئەو سەردانیکردنێکی ئێمە ئەیکەین ئەمە لە خزمەتی نەخۆشەکەیانی ئەمە زیانگەیاندنە بە نەخۆشەکە جا چ جای ئەوەی کە نەخۆشەکە لە نەخۆشخانە بێت و ئەگەر بشتێتەوە بۆ ماڵەوە هەندێک جارێک ئەچینە نەخۆشخانەکان اینجا خواردنیشە بن لەبەر بۆنی برژا و هەنەجا خۆت ناگری لە ناو نەخۆشخانەکانە کە ئەمە لەوانەیە بۆ تەندروستی نەخۆشەکە زۆر زۆر خراپ بێت. ئەکرێ بڵێن ئەمێ هاوڵاتیانیش ئەبێت زیاتر سەلامەتی نەخۆشمان لاگرنگ بێت. بەڵێ ئێمە لە ساڵێک لە ساڵەکان لەم کەناڵ جوانەیەوە هەر لەم شوێنێش بوو ئەبزانم باسی چۆنێتی سەردانی نەخۆشخانەکان و ئادابی سەردانی نەخۆشخانەکانمان کرد کەوش بەشێکە لە سەلامەتی نەخۆش. بەڵێ ئەوش بەشێکە لە سەلامەتی نەخۆش ئەبێت باوەڕتان بێ ئەندامی پەرلەمانمانەوە ئەندامی پەرلەمان 12 شەوات و سەردانی نەخۆشی گرت کە بە هیچ شێوەیەگەمە لە ماڵی باوکی خۆشە ینی شوێنی سەردانیکردن نیە جا نەخوازەڵا لە نەخۆشخانە بەداخەوە زۆر جار ئێمە لەبەر نەشارەزایی خۆمان و لە لای تریشەوە لەبەر دڵسۆزی خۆمان و ئەو پەیوەندی کۆمەڵایەتیە زۆر پتەوەی هەیە لە ناومانەوە ڕەنگە هەنێشتمان بیرچوو بێت کە سەردانیکردنیش ئادابی هەیە تۆ شتێ بەدەستەوەگری بۆ لای نەخۆش ئەبێ شتێ بەری بۆ لای نەخۆش نابێت خەیار و مەنجەڵای ئاپراغ بێنی تەماتە بێنی برژاو بێنی ماسێک بخەیتە پێش خۆت ئەمانە بۆ ماڵە بن بۆ سەیرانە بن بۆ دانیشتنی تایبە دەبن ئەمانە هەمووی تەمان دڵسۆزیە ڕاستە ئەو هاوڵاتیە بە شێوەیەک لە شێوەکان دڵسۆزی خۆی ئەنوێنێ بەڵام ئێمە لە تەندروستی زۆر جار ئەم بابەمان پشتگوێ خستووە و ڕێنمایی ناین بە هاوڵاتیان وەکو باسم کرد ئێمە لەبەری پلانمان نییە پلانمان نیە نازانی خۆشمان هەر هاتوین تەرکیزمان کردوتە سەر چارەسەرکردنی نەخۆش کەمە بەشێکی زۆر بچووکی سێکتەری تەندروستی و ئیدارەدانی تەندروستیە تەندروستی بریتێ لە پێشەکی پێش هەموو شتێ بریتێ لە خۆپاراستن ئەو ئادابی سەردانیش بەشێکە لە خۆپاراستن تۆ خۆش تەپارێزی وەکو هاوڵاتی کە چتە نەخۆشخانە ئەگەر بزانی چۆن ئەچی بچی یان نەچی لە چ کاتێکا باوەڕتان بێت لە سەردەمی کۆرۆنای خەڵک سەردانی نەخۆشخانەیە کرد خەڵک لە ماڵەوە خۆی کەرنتینە کردبوو بۆی تووشی کۆرۆنا نەبێ ئەمە هەڵ سەردانی نەخۆشخانەیە کرد کەمان یا واستەی ئەکرد کە سەردان بکە کە نەخۆشەکەی ببینێ کە کۆرۆنایەتی کە من وەکو خۆم کە تووشی کۆرۆنا بووم باوەڕتان بێ بە درێژایی ئەو ماوەی کە کۆرۆنام بۆ سەردانی ماڵی باوکم نەکردووە لە ماڵەوە خۆم کەرنتینە کردووە چونکە دیارەباری تەندروستی بە شێوەیەک نەبوو بێمە چاودێری چڕوانە لە کاتێکدا کە من زۆر جاری کەمە سوعبە دەڵم ترامپ نێزانین چی بەکاربێنێ بۆ کۆرۆنا من لە ماڵەوە خۆم کەرنتینە کردبوو و تەنانەت ئیعلانیشم نەکردبوو کە کۆرۆنام هەیە برادێک لەو برادرانی تەندروستی لە کۆبوونەوەی کە ئیعلانی کردبوو ئەو دقیقەی کە ئیعلان کرا من 12 ڕۆژ بوو کۆرۆنام گرتبوو ئەمە بۆچی لەبەر کەسەکانی دەوروپشتی خۆم بپارێزم زۆر جار بەداخەوە هەنێ بەرپرسی تەندروستیش دیعایان کردبوو کە دکتۆرمێت خۆی دزیوەتەوە لە نەخۆشخانە کە ئەمە ئەوە نییە من باوەڕم بە مەبدەکەی خۆم هەیە مەبدەکە چییە کە خۆم و کەسانی بەرامبەرم بپارێزم نەخۆشێکیش کە لە نەخۆشخانەیە پزیشک پێڵێ ئەم نەخۆشیێت هەیە ئەبێ مرافقەکە بە دەستکێشەوە دەستت لێبە ئەبێ ماسک لە دەمکە ئەبێ گاون لەبەرکە ئەبێ ڕاستەوخۆ کەی دەست لە نەخۆشەکەی دوایەوە دەست بە سابون بشوی یا پێشەوە دەست بە سامون بشوی ئەبێ کەس سەردانیتان نەکات ئەمانە ئەبێ هەموو لە بەرچاو بگرێ هاوڵی نەخۆش و کە سوکاری نەخۆش ئەبێ لە بەرچاوی بگرن و خەڵکێک کە ئەتوانین بڵین بە دەرەجە 2 بە دەرەجە 3 پێویستە نەخۆشەکەی ئاگا لێ بێ پێویست ناکە بێ بۆ نەخۆشخانە ئەتوانێت تەلەفۆنێ بکە ئێستا ڤیدۆ هەیە توانێ ڤیدۆی بۆ بکەیتەوە سەلامی خۆ بە نەخۆشەکە بگەێنی حەزەکەی بیبینی ئەو ببینی لە دوورەوە کە ئەمە یەکێکە لە جوانەکانی ئەو تۆڕە کۆمەڵایەتیانی ئەمڕۆ کە تۆ توانی بە ئاسانی پەیوەندی لەگەڵ نەخۆشەکانەکەی ئەمە هیچ جیاواز نییە لەگەڵ ئەوەی کوڕەکەت لە ئەوروپایە بە ڤیدۆیەک سێرەکەی تو ئەحواڵێ پرسی وا باشترە تۆ بە هەمان شێوە ئەحواڵی نەخۆشەکە پرسی وەکەیتە نەخۆشخانە ئەگەر هەر زەرور بوو بۆ نمونە تۆ باوکی تۆ دایکی تۆ برای تۆ خوشکیت یان خێزانی نەخۆشەکەی کەمترین ساتی نەخۆشخانە بگرە بێ سڵاوێکی لێ بکە و کە دڵنیا بوویتەوە نەخۆشەکە باشە یەکسەر خواحافیزی بکە پێویست ناکات تۆ لە ناو نەخۆشخانە شت بڵاوکەیتەوە کرێنس فڕەبەی بەرگی چکلێت و ئەمانە فڕەبەی شیرینی لە ناوای بڵاوکەیتەوە سەر مێزەکەوا لێ بکەیت چەوری و پێداویستی نەخوازراوی لێ بەجێ بمێنێت چکە هەموو ئەمانە لە نەخۆشخانە لەلایەن بەکتریاوە دا ئەپۆشرێن بە ئینگلیزی پێڵێن کۆلۆنایز دەکرێن یعنی وەکو نیشتەجەیەکی خۆی گەشەیەکا لەسەری و گەشەکردنی بەکتریاکانی ناو نەخۆشخانە یەکێکە لە خەتەرترین هۆکارەکانی چاکنەبوونەوەی نەخۆشەکان چکە بەکتریاکانی ناو نەخۆشخانە دوو ئەوەندەی بەکتریاکانی دەرەوەی نەخۆشخانە لە هەمان نەخۆشیدا مەناعەیان هەیە بۆیە بێ ئاگامان لێ بێت چکەوە نەخۆشە تووشی ئەو بەکتریا بوو
ئەگەر لە دەرەوە بە هەفتەیە چابێتەوە لە نەخۆشخانە بە 2 هەفتە چا نابێتەوە و ڕەنگە زۆر جار پێویست بە دەرمانێ بکە کە دەرزێکی بای 50 دلار و لە نەخۆشخانەش نەبێت. ڕاستە دەستەکانە خۆش بێت دکتۆر سپاس زۆر سپاس بۆ زۆر سپاس بۆ ئەم بابەتە زۆر زانیاریەکانە. گرنگە سێکتەری تەندروستی هەتا گفتوگوی لەسەر هەموو قسەیەکە کردمان ئەمڕۆ بەرنامەی کرد. زۆر باشە زۆر سپاس بۆ سپاس هیوای ئامادە سەرکەوتن بوون. زۆر سپاس بە هیوای کاری باشتر زۆر دەستەکانە سپاس خۆش بێت دەستان خۆش.